بە هەوڵ و ماندووبوونی تەواوی ئەفسەر و کارمەندانی ئاسایش توانیمان لە دوومانگی ڕابردوودا واتە لە 1/3/2017 تا 1/5/2017 90 تیرۆریست و تاوانبار و گومانلێکراو دەستگیر بکەین بەم شێوەی لای خوارەوە. یەکەم 29 تیرۆریست دەستگیر کراوە لە زمنیەوە 29 12 لەو تیرۆریستانە چەکداری داعش بوونە کە لە سەنگەرەکاندا دژ بە هێزی پێشمەرگەی کوردستان و دەستگا ئەمنیەکان شەڕیان کردووە. هەروەها هەفتەی دیکەیان بە مادەی 4 ئیرهاب داواکراو بوون لەلایەن دادگاکانەوە ئەمانە داواکراو بوون. دووەم 32 گومانلێکراومان دەستگیر کردووە کە 20 لەو گومانلێکراوانە پاش گرتنیان بە کەفالەت ئازاد کراون. 4 تاوانبارمان بە مادەی 443 دەستگیر کردووە کە مادەی دزیە ئەمانە دزیان لە ماڵان دەکرد لە ناو شاری کەرکووکدا. دوو تاوانباری دیکەمان دەستگیر کردووە بە مادەی 421 کە مادەی ڕفاندنە ئەم دوو کەسە هەسا بوون بە کوشتنی کچێک لە ناو شاری کەرکووکدا خنکانە بیان پاشان پەیوەندیان بە کەسوکاریەوە کردبوو داوای پاریان لە کەسوکاریە کرد. هەروەها 3 تاوانبارمان دەستگیر کردووە بە مادەی هۆشبەر دوانیان کڕین و فرۆشتنیان بە حەپی هۆشبەرەوە دەکرد و لەناو بازاڕەکانی شاری کەرکووکدا ساغیان دەکردەوە.